پەیامی کومیتەی ناوەندی کۆمەڵا بە بۆنەی دەستپێکی ساڵی نوێ خوێندنی 1404-1405. ساڵی نوێ خوێندن لە ڕۆژی سێشەممە یەکی مانگی ڕازبەر لە کوردستان وەک باقی شوێنەکانی ئێران دەست پێ دەکات. بەم بۆنەوە بە گەرمی پیرۆزبایی لە خوێندکارانی کوردستان لە ئاستی سەرەتایی ناوەندی و دووەناوەندی دەکەین و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین. ئامار و زانیاری ورد لەسەر ڕێژەی خوێندکاران لە کوردستان لەبەردەست نییە و ڕژیم خۆی لە بڵاوکردنەوەی زانیاری دروست لەسەر ناوچە کوردنشینەکان دەبوێرێت، بەڵام ڕاستیەکان ناشاردرێنەوە و هەمووان هەستیان پێدەکەن و بە چاودەیان بینن. ئەگەرچی گرفتەکانی پەروەردە لە کوردستان لە ناوەڕۆکی خۆیدا جیاواز نییە لەو کێشە و ناتەواویانەی کە پرسی پەروەردە لە هەموو ئێران پێوەی گرفتارە، بەڵام لەگەڵ ئەوەشدا پرسی هەڵاواردن بەرامبەر بە فێرکردن و بەرهێنانیش وەک گەلێک لە بوارەکانی دیکە بە پێ جۆگرافیای ئێران لە هەموو شوێنێک وەک یەکگووان نییە. بۆ نمونە ڕێژەی نەخوێنەواری لە پارێزگا جۆراوجۆرەکانی ئێران یەکسان نییە. ئەگەرچی ڕێژەی نەخوێنەواری لە ئێران بەگشتی لە چاو وڵاتانی دەوروبەری ئێران تەنها لەگەڵ وڵاتی ئەفغانستان بەراورد دەکرێت و ئەوە لە سەدەی 21ەمدا شەرمەزاریە بە ناوچاوانی حکوومەتێکەوە کە 47 ساڵە لەم وڵاتەدا لەسەر دەسەڵاتە، بەڵام بەم حاڵەشەوە ڕێژەی نەخوێنەواری و کەمسەوادی لە کوردستان لە چاو باقی شوێنەکانی دیکە ئێران تەنیا لەگەڵ پارێزگای سیستان و بەلوچستان بەراورد دەکرێت. ئەگەر بۆ نمونە تەنها باسی کاریگەری دوو بابەتی خوێندن بە زمانی دایکی و هەژاری و دواکەوتووی ئابووری لەسەر پرسی پەروەردە بکەین، ڕاستیەکان ئەم هەڵاواردنە کارە سادبارەمان زیاتر بۆ دەردەکەوێت. خوێندکارانی کوردستان لە خوێندن بە زمانی دایکی بێبەشکراون. ئەوە لە حاڵێکدایەکە زانستی کۆمەڵناسی و دەروونناسی ئەو ڕاستیەی سەرماندووە کە فێربوون و خوێندن بە زمانی دایکی هۆکارێکی جدیە لە گەشەکردنی زەینی و فێربوونی منداڵان و بە فەرمی نەناسینی ئەم مافە دەبێتە هۆی زیان و سەدەمە و گیر و گرفتی زۆر لە بواری کۆمەڵایەتی، فەرهەنگی و گەشە و هەڵدانی منداڵاندا. توێژینەوەی کۆمەڵناسان لە بواری ئاموزش و پەروەرشدا لە ئێران دەریخستووە کە ڕێژێ دوورکەوتنەوە لە خوێندن و سەر نەکەوتن لە هەندێک ناوچە ئێران کە زمانی خەڵک فارسی نییە بەرز بووەتەوە و شادی و ڕەزامەندی منداڵان و قوتابیان گەلێک نزمترە بە بەراورد بە ناوچە فارسمانەکان. ئەم سیاسەتە زیان و سەدەمەی جدی دەگەیەنێت بە گەشەی زەینی منداڵان کە کاریگەری دەبێت لەسەر هەموو ماوەی تەمەنیان. ئەوە ئەو ستەمە دامەزراوەیەکە کۆماری ئیسلامی بەسەر هەموو نەتەوەکانی غێرەفارزمانی ئێراندا سەپاندووە. دواکەوتووی ئابووری کوردستان وای کردووە فەزای ئاموزشی مەدرسەکان بەرتەسک بێت، پۆلەکان قەرەباڵغ و تەنانەت دوو شیفت بن. بارودۆخی مەدرسەکان لەباری بیناسازیەوە خراپ و نائەم بێت. تاقیگە و کەرەستەی پێویست بۆ یارمەتیدان بۆ فێربوون لەبەردەست نەبێت. فەزای تەفریحی وەرزشی گونجاو بۆ خوێندکاران دابین نەکرێت. مامۆستایان لە ژێرهێڵی هەژاریدا بژینی و بۆ دابینکردنی بژێوی ژیانیان بە شوێن پیشەی دووهەمەوە بن و ماندوو شەکەت وانە بڵێنەوە. لە پاڵ دواکەوتووی ئابووریدا هەژاری بنەماڵەی کرێکاران و زەحمەتکێشان و پەراوزنشینی شارەکان پەروەردەی منداڵانی کوردستانی بردووەتە دۆخێکی مەترسیدارەوە. گرانی ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر دابینکردنی کەرەستەکانی خوێندنی کردووەتە بارگرانی بۆ بنەماڵەکان. پارەی ناونووسیکردن واتە شەهریە بە فەرمی و بە غێرە فەرمی لە مەدرسەکان گوشاری مادی ئەوەندەی تر زیاد کردووە. ئەم بارودۆخە بووەتە هۆی ئەوەی کە بەشێکی بەرچاو لە بنەماڵەکان ناچار بن دەست لە خوێندنی منداڵەکانیان هەڵگرن. ئاکامەکەشی چوونە سەرەوەی ڕێژەی منداڵانی کارە لە کوردستان. لەو ناوەدا کچان زیاتر کەوتونەتە ژێر کاریگەری ئەم بارودۆخە دژوارەی بنەماڵەکان و خۆی لە هاوسەرگیری بە ناچاری لە تەمەنی کەمدا دەبینێتەوە. ئەم بارودۆخە چارەنووسی چارە هەڵنەگری فێرکردن و بارهێنان لە کوردستان وێران نییە. هەموو پێداویستەکانی مادی دابینبوونی فێرکردن و بارهێنانێکی تەندروست یەکسان و بێجیاوازی تیادا ئامادەیە. تەنها کێشە ئەوەیەکە ئەو وڵاتە لە ژێر دەسەڵاتی ڕژیمێکدایە دژ بە ئازادی، دژ بە یەکسانی، گەندەڵ و ناکارامە کە هیچ ڕەوایەکی بۆ دەسەڵات بەسەر ئەو وڵاتەدا نەماوە.
بێگومان کلیلی گۆڕینی ئەو بارودۆخە لە دەستی بەهێزی کۆمەڵانی خەڵکی چەوساوە و ستەم لێکراو بە خەباتی هۆشیارانە و ڕێکخراودایە. کمیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیستی ئێران سی خەرمانانی 1404 هەچاوی.